سعات 3:30 شەو ئەرە بڕێ تەلەفۆنی بۆ کردمەوە دیار بوو ئەگریا وتی ڕەهبەر شەید بوو. منیش بەڕاستی تەسەورم ناکرد لەبەرەوەی ئەوەی من لە سیاست بزانم منێکی نەزان یعنی نابێ فەرماندە و سەرکردە و ئیمام و پێشەوای ئومەتێک ببێ بە قوربانی. بەڵام پێشتریش پیانم و تو ماشەوە قسە ناکەون توی ئەوانی کە نزیک بوون لیانەوە یا خەڵکیان ئەبینی لەو کەسانی کە نزیکن ئێمەش بڵێ هەمان هەڵوێسمان هەیە بەڵام ئەو ئەڵێ من لەگەڵ ئەو میلەتەیە جیا نابمەوە و ناشمەوێ لە پەناگەیە بمرم من ئەمەوێ آخر عمرمەت لە وەزارەتی خوا چیم باتێ ئەبێ بە شەهیدی بمرم چونکە داوام لەخوا کردووە بێ شەهید بم. یعنی خەڵکی ئەمە ئەزانی چونکە لە ڕەمەزانە بە تەما بوون یعنی 15 شەو کە 15 ئەم ڕەمەزانە کە ڕۆژی جومعاکە شەوی جومعاکە پێنجشەممە جومعە لە مزگەوتی ئیمام خمەینی لە ماڵەکەی خۆیان لەوێ ئیستیقبالی خەڵکا بۆ یادی لە دایکبوونی ئیمامی حەسەن و وعدشیان بە مندا بوو کە لەو سەردانە من لەوێ بم بەڕاستی. بە هەر حاڵ سعات 3:30 شەو ئەرە بڕێ تەلەفۆنی بۆ کردمەوە دیار بوو ئەگریا وتی ڕەهبەر شەید بووە شەید شوت. وەڵی ینی تووشی سەدمە بووم بەڕاستی ینی من ئەزانم پیاوێکی 90 ساڵن چونکە ئەو 90 ساڵی تەمەنی قەمەری تەواو کرد 87 ساڵیشی تەواو کە 33 ڕۆژی ماوەی 87 ساڵەوە ینی عمرێکی پڕخێر و بەرەکەتی بە سەر برد لە دنیا. دڵنیا بە ڕێبازەکەی خانەئی هەموو سەرانسەری دنیا ئەگرێتەوە وە سەری ئیسرائیل و نۆکەرەکانی ئەمریکا خوا کەنداو ئەو ئێران خەتی سووری نەما بۆی کەوا چەکی ئەتۆمی دروستکات ئیترەوە قەراری خۆیەتی چیەکات چی ناکات